بسم الله الرحمن الرحیم. بیارەی شەریفە بەپێی پێگە زانستی و مێژووی و تاریخەکەی و چەندەها کەڵەپیاوی گەورەی پێگەیاندووە فەقێ لە هەموو ناوچەکان ڕوومان تێدەکەن. الحەمدوللا لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانی عێراق فەقێمان هەیە بە هەولێر و سلێمانی و کەرکووک و ناوچەی گەرمیان. لە شارۆچکەکانی تری عێراقیش وەکو مووسڵ و بەغدا و بەعقوبە فەقێمان هەیە لە موجازەکان و فەقێمان هەیە موجازەکان خەڵکی شاری ستنە، خەڵکی شاری دێگولان، خەڵکی شاری مەریوان، خەڵکی تورکمان سەحرا سنووری لە دەوری تاجیکستان و ئەفغانستان. فەقێمان هەیە حالیان ئێستا لە خانەقا خوێنی خەڵکی کوردستانی تورکیا. لە هەموو ناوچەکان فەقێ ڕوومان تێەکەن بە تایبەتی لە ناوچە عالەمی ئیسلامی. فەقێشمان هەیە حالیان لە فەڵەستینەوە بۆمان هاتووە. الحەمدوللا لە کۆششی ئەم چەند ساڵەی کۆتایی لە 2019 هەتا ئێستا پۆلێکی زۆر لە فەقەیە چاوگەشەکانوان پێگەیشتون کە ئێستا عەدەدەکانیان ئەمڕۆ 53 دانە فەقەیە. هەر یەکەیان ئینشاءڵڵا بنە چرایەک ئەبنە ڕۆشناییەک بۆ مەملەکەت و شار و شارۆچکەی خۆیان. ئەمڕۆ ئیجازەی زانستی عیلمی ئیجازەی عیلمیان پێدەدرێ کە تێیدا 12 عیلمەکەیان خوێندووە. لە کوردەوای دەڵێن مەلای 12 عیلم، بەڵکو زیاترش لەوانە لە عیلمەکانی قورئان و حەدیث و تەفسیر و بەلاغە و نەحو و سەرف و مەنطیق و کەلام و فەلسەفە و ئوسوڵ و هەموو عیلمە زانستی شەرعیەکان کە بە پەلەی بە حەزم کرا ئاماژەی پێ بکەم. بە کورتی ئینشاءڵڵا ئەمڕۆ مەراسیمێکی شکۆدار دەبێ. لەم مەراسیمەدا خەڵک لە هەموو زۆربەی ئەم وڵاتانەی دەوروبەر بەشداریان کردووە. لە عێراق، لە ئێران، زۆرینەی شارەکانی ئێران مامۆسا هاتوون بۆ مەراسیمەکە. لە لوبنان خەڵک هاتووە، لە بەغا مفتیەکان وەقفی سونی لەم دەوروبەرە تقریبا کەسایەتی و عالم و گەورەکان هاتوون بۆ مەراسیمەکە و ئینشاءڵڵا مەراسیمێکی شکۆدارە بێ. دەستخۆشیش بۆیەوە. بەدڵنیاییەوە دڵمان زۆر خۆشە چون کاتی ئێمە چەند ساڵێک هەوڵەدەین تێ ئەگوۆشین بۆی کەوا بگەین بەو ڕۆژە و بتوانین بچینە دەرەوە خزمەتکەین بە دینی ئیسلامی پیرۆست. بەڵێ بەدڵنیاییەوە ئینسان کە فەقێتە فەقێیاتی 12 مەلاتیە خوێنی. الحەمدوللا ئێمە لە ئەوەڵەوە تا ئاخر هەموومان خوێندووە و دەرسەکانیشمان ئێمە هەمووی عەرەبی الحەمدوللا بە سەرکەوتووی هەموومان تەواو کرد. الحەمدوللا هەستێکی زۆر خۆشمان هەیە چون کاتی ئێمە تێمان گوشاندووە بۆەوەی کە ئەوڕۆ بگەین بەم ڕۆژە و خزمەتی دینی ئیسلام بکەین. والله زۆر خۆشحاڵم الحەمدوللا. ئەمە شانازیە بۆ من لە ئاواتم بوو کە هەر لە دەمەوە کە ئەم ڕۆژە ببینم الحەمدوللا. چەندێکە لێرەن خەریکی عیلمی؟ وەڵای من زوو لە بیارە بووم لە ساڵەکانی 2007 و 2018 هەتە چوومە بۆ ئێران دوای هەگەڕامە بۆم ئیجازەنامە. بەڵێ من لە سنەم لە گوندێکم لە دەوری سنە بە ناو تەوریوەر هەتە هەر ئاواتە خوازی ئەم ڕۆژە بووم کە بێمە بۆ بیارم ئیجازە عیلمیە وەربگرم. الحمد لله رب العالمين. هذا الشعور يعني يشعرنا بالعزة والكرامة. الحمد لله الإسلام ما زال بخير، أمة النبي صلى الله عليه وسلم ما زالت بخير. في كثير من البلدان الوضع الأمني ومؤثرات كثيرة لا تساعد على هذه النشاطات وعلى هذه الخدمة الظاهرة. والحمد لله الآن الأمة بخير.